کەس کرێکاریە ناکە بەخوا کەم دەیفرۆشن بە جوملا هەموو بە کێلۆ دەفرۆشن. ماوەی چەند ساڵە خەریکە میشن؟ ئەمە وەتەخوا دروستی کردنەوە ئیشیمەیە. ئارێ وەڵڵا ئەوە خۆتان ناوای تەکێنن؟ لە بۆ خۆمان خەڵکی لێ بەکرێ دەگرین ئەگە خەڵکی هیچ کەس نییە لێ بەکرێ بگرین لە بۆن بتەکێنی دەبیان دەستگای کەنیان ئەوە بردە لە بۆ خەریکی دەبین. بۆچی کەس نییە بۆتان تەکێنن؟ کەس کرێکاریە ناکە خەڵک نایکە ناوە. ئەم نەوعی گوڵە بە ڕۆژەیە چ نەوعەکە ناوی چییە؟ وەڵانجا بابەوە فەوریە ئەوە پێ دەڵێن فەوری خۆماری و فەوریە کوردیە ئەوە فەوریە و کوردیەوە خۆماریە. چەند نەوە گوڵە بە ڕۆژە ئەچێنن؟ وەڵای اینجا دووسێ نەوە دەچێنین باڵا بەرزی دەچێن و ڕەساسی دەچێن و ئەوە خۆماریە دەچێن و ئەوە ئارێ وەڵا ئەوە گوڵە بە ڕۆژەیەکە دەنکێکی وردی ڕەشە. ئەوە دەڵێن ئیڕۆنی پێ دەڵێن ڕۆن ئەوە ئیڕۆن ئەوە خەڵک نایکە بە کەمی دەکات تێگەشتی بەسەری بابەت. چ جۆرێکیان زۆر خواستی لەسەرەوە خەڵک بەدڵێت؟ بە زۆری ئەوە ئارێ وەڵا بە زۆری ئەوە ئارێ وەڵا بە زۆری. نرخەکەی چۆنە؟ وەڵام نرخەکەی بە 300 و بە 300 و 3,000 کیلۆ ئارێ وەڵا بۆ نەیدەفرۆشن ئارێ وەڵا ئارێ وەڵا ئەوە. ئەم ساڵ بازاڕی چۆنە؟ وەڵام جااتە ئاسا دەرنەچووە کەس ئەوە یەکەمە. ئارێ وەڵا ئارێ وەڵا یەکەمە جوان. مامەگیان ئەمە لەکوێ ساغێکەنەوە؟ لێرە لەسەر ئەو جادە و مادانە لە دوکانان ساغی دەکەینەوە لەسەر جادەیی هەر هاوڵاتی سادەتی ئارا خەڕکە بەو ڕێدا بەخوا کەم دەیفرۆشن بە جوملا هەموو بە کێلۆ دەفرۆشن. ئارێ وەڵا بە زۆری ئەوە خەڵک لەسەر جادەی دەفرۆشن. ماما ئەم تەکاندنە شارەزایی ئەوێ؟ نا وەڵڵا ئەوە هەموو کەس دەتوانی بەڵام با تێدا نەمێنی و بلا ئەماناکی گەدات کوتا تێدا نامێنی و خلاص و بڕەها ئێستاوە تێدا ئەوە لە بۆ مەڕ و ئەشتی بەکاردێن لەوە مەڕی ئیشی دەکەنەوە ژێرەی دەکەن و دەیدەنە مەڕی وڵا پاوش پارەی دەکەن.